هەر چوار پارچەی کوردستانی شوێکە نابێ بە چوار. ئێمە نێوانی وانەکان کە 5 خولەکیان هەیە ئەو 5 خولەکە بە دیجێەوە دێمە ناو گۆڕەپانەکە هەم دڵخۆشیەکە بۆ مناڵ و هەمیش هەستی نەتەوایان بەرزەوەکەین ومیش لە کاتی وانەکانیان نابات و لێرە توانین فێریانەکەین و لە کاتی وانەیش نابا بۆ خۆیان لە ناو گۆڕەپانەکە هەر بەخۆشیەوە دێن ئەوەیانە ڕۆژانەیە بۆیە هەموو کات ئەمڕۆ وەزیراتووە بێ ئامادەکاری بێ ئەوەی پێمان بڵێن کە جەنابی وەزیر تەشریف دێنێ ئێمە چونکە ئەمە ئیشی ڕۆژانەمانە ئەم جۆش و خڕۆشە ئەبینن ئەم لێهاتووی مناڵەکانە ئەبینن. واللهی هەستێکی زۆر خۆش و بەرزاکە بتوانین ئەمە مناڵەوا لێ بکەین هەمووی بە یەک دەنگ لەگەڵمانە بە یەک دەنگ بۆ نەکتەنها ئەم گۆرانی نەتەوایەتی و نیشتمانی ئەمە بەشێکە لە گۆرانیەکان کەوا لێ دەین ئەگینە بۆ هەموو بۆنەکان بۆ تەندروستی بۆ هەموو بۆ خۆشی مناڵەکان زۆر گۆرانی لێ هەمان هەیە. ئەی بەدڵنیای ئێمە ئازارێکی زۆرمان چێشت وەکو ئەنفالمان بینی هەڵەبجەمان بینی کیمیایمان بینی ئێمە چوینە ئێران و هاتینەوە ماڵەکانمان هەمووی تاڵان کرابوو ئەمە هەمووی ئازار بوو هەمووی بۆ لە پێناوی ئەوە بوو کورد نەمێنێ بەڵام ئێمەی کورد هەر ئەمێنین هەر چوار پارچەی کوردستانی شوێکە نابێ بە چوار. مەبەستمان بوو کە لە ڕێگەی مامۆستا ئامەدەوە ڕێز لە هەموو مامۆسایانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێم بنین و سوپاسیان کەین بۆ ڕۆڵی نیشتیمان پەروەرانە هەستێکی زۆر خۆش وەسف ناک بە واجبمان زانی کە بێنە ئێرە الحەمدوللا ساڵ بە ساڵ بەرەو پێشەچ الحەمدوللا.